بینەرانی بەڕێز لە هەرجێکن سڵاویمەتان لەبێت هەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت هیوای ڕۆژێکی خۆش و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێتان پێشکەش دەکەین. بەرنامەی چاویگەلی کوردستانی ئەمڕۆمان بە شێوەیەکی گشتی تایبەتە بە ژینگە بەڵام بە دوو ئاڕاستە قسەی لەسەر دەکەین. لە بەشێکی بەرنامەکەدا باز لە وزەی پاک و بەرەمێنانی وزەی پاک و بەکارهێنانی دەکەین و کاریگەریەکانی لەسەر ژینگە هەڵبەت ئێستا لەسەر ئاستی جیهانی گرنگێکی زۆر بە وزەی پاک و بەرەمهێنانی وزەی پاک دەدرێ، بەڵام ئایا بە شێوەیەکی گشتی وزەی پاک چەند جۆری هەیە، بە چەند جۆر بەرهەم دەهێنرێ و دیارترینیان ئەوانەی کە بەکار دەهێنرێ کامانن و ژینگەی هەرێمی کوردستان تا چەند گونجاوە بۆ بەرەمهێنانی وزەی پاک و کام جۆر لە وزەی پاکیان کام جۆرانە لە هەرێمی کوردستاندا بەکار دەهێنرێت و گرنگیەکانی چین یاخود سوودەکانی چین. ئایا تەنها ئەوەیە کە سوودی هەیە یاخود ئەوە تا زیانی هەیە؟ ئەگەر زیانیشی هەیە و کاتە زیانەکانی چی دەبن و حکومەت و لایەنی پەیوەندیدار پێویستە چی بکات بۆی کە گرنگیەکی زیاتر بەم بابەتە بدا بە وزەی پاک و بەرەمهێنان و بەکارهێنانی بدات. ئەم بابەتە لە بەشی دووەمی بەرنامەکەدا گفتوگۆی لەسەر دەکەین. لە بەشی یەکەمی بەرنامەکەیە باز لەو خۆڵ و خاشاکە دەکەن یاخود زبل و خۆڵ و خاشاک و بە شێوەیەکی گشتی و کاریگەریەکانی لەسەر ژینگە. هەڵبەت ئەو خۆراک و پێداویستیانی کە مرۆڤ لە ژیانی ڕۆژانیدا بەکاری دەهێنێ بەشێکی وەکو پێداویستی بەکار دەهێنێت و بەشێکیشی دەبێتە پاژماوە و فڕێ دەدرێت بە پێی ئەو توێژینەوانی کە کراوە لەسەر ئاستی جیهانی. ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویاندا هەرێمی کوردستان و عێراق یەکێکن لەو ناوچانەی کە پاژماوەیان زۆرە یاخود پاژماوەکان بە شێوەیەکی گشتی پاژماوەیان زۆرە. چەندێک پێداویستی بەکار دەهێنن بە نزیکەی نیوەی دەبێتە پاژماوە یاخود بڵێ نیوەی بەکاردەهێن نیوەی دەبێتە پاژماوە. لە کۆکردنەوەی ئەم پاژماوانەدا ئایا چی لێ دەکرێت؟ هەڵبەت لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئێمە باسی لێ بکەین زیاتر جەختەکەمان لەسەر هەرێمی کوردستان دەبێت و بە دیاریکراویش سلێمانی ژمارەیەکی زۆر ئێمە کارگەمان هەیە کە هەر یەکەیان بۆ خۆی پاژماوە پاشەڕۆیەکی زۆری هەیە و لەگەڵ ئیدا نەخۆشخانەکان بە هەمان شێوە کە ئەویش پاژماوەی پزیشکی زۆری هەیە کە کاریگەری خراپی دەبێت لەسەر هەم ژینگە هەم لەسەر تەندروستی مرۆڤ. لەگەڵیشیدا یان بڵین بە شێوەیەکی گشتی پاژماوەی هاوڵاتیان و ئەوەی کە فڕێ دەدرێت خود زیاد لە پێویستی هاوڵاتیان و فڕێ دەدرێت چی لێ دەکرێت چۆن بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ئەندازیارانە لە ناو دەبرێت. گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر بورهان عەبدوڵڵا کە بەڕێزیان لێپرسرایی بەشی ژینگەن لە بەڕێبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی. دکتۆر بورهان بەیانێت باش و بەخێراتی. ڕێزشان باش، زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین هەندێک زانیاری لەسەر بابەتەکە لەسەر زبڵ و خۆڵ و خاشاک دەخینە ڕوو دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە نزیکەی 6,000 تەن زبڵ و خاشاک فڕێ دەدرێت. مانگانە نزیکەی یاخود 10 ملیار دینار خەرج دەکرێت بۆ کۆکردنەوە و گواستنەوە و داپۆشینی. دەچینە گرافیکی دواتر. چارەسەری زبڵ و خاشاک لە زۆربەی شار و شارۆچکەکاندا دادەپۆشێ. لە ناو شاری سلێمانیدا دەگۆڕێت یاخود گۆڕینی بۆ وزەی جێگرەوە کە دواتر ئاماژە بەوە دەدەین وزەی جێگرەوە چی دەکرێتەوە. پارێزگای دوهۆک و قەزای ئامەدی پرۆژەی جیاکردنەوەی خاشاکیان هەیە. دکتۆر بورهان کە لە گرافیکەکەدا هاتووە دەڵێن ڕۆژانە نزیکەی 6,000 تەن زبڵ و خاشاکمان هەیە ئێمە، بەڵام دیارە لەو بڕەکە چەندی پاژماوەی خۆراکی و مادەی ئەندامیە و چەندی شوشە و پلاستیک و مقەبا و کارتۆنەکانە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە وەکو جەناب لە گرافیکە باست کرد لە سەر ئاسی کوردستان ئەو 6,000 تەنەمان هەیە بەڕاستی ڕۆژانە. ئێمە گەر باسی شاری سلێمانی و شار و شارەشەکانی دەوروبەری بکەین بۆ ناو سلێمانی نزیکەی 1000 بۆ 1200 تەنمان هەیە و بۆ شار و شارەشەکانی دەوروبەریش بە هەمان شێوە تەسەوەرەکەین لە بینی 1200 بۆ 1500 تەنمان هەیە ڕۆژانە. بەڕاستی ئێمە بەداخەوە تا ئێستا ئەو شێوازە کە هەمان تەنها کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە. ڕاستی ئێمە لە ساڵی 2012 بە هاوکاری ڕێکخراوی یونیسف ماسەر پلانێکمان کرد بۆ ئیدارەدانی پاشماوەکان لە سنووری پارێزگای سلێمانی کەوا
ماستەر پلانەکە بەنامەی تێدا بوو بۆ مەداکوت و مامناوەند و مەدای درێژ بۆ چۆنێکی چارەسەرکردن بە ڕێوەبەردنی پرۆسی خۆڵخاشاک لە سنووری پارێزگای سلێمانی. ماستەر پلانەکە بۆ ماوەی 20 ساڵ بوو لە 2012 بۆ 2032 کەوا بەردەوام بێ و بە قۆناغەکان بۆی دیاری کرا بوو کەوا چی بکرێت. خۆشبەختانە ئێمە لە 2012 بۆ 2014 دەستمان پێ کرد بە دامەزراندنی سیستمێک بۆ سنووری پارێزگای سلێمانی بە دروستکردنی چەند بنگەیەکی گواستنەوە بۆ خۆڵخاشاک، یعنی خۆڵخاشاکان لە شار و شارۆ کە بچووکان و کۆ بکەینەوە بیبێنە شوێنێکی تایبەت لێ هەندێک سۆرتنی سەرەتایی بۆ بکرێت پاشان گواستنەوە. بەپێی ئەو زانیاریانی کە ئێمە هەمانە بۆ وەڵام بۆ پرسیارەکەی جەنابێت لە کوردستانە ڕۆژەی زۆری پاشماوەکان پاشماوی خۆراکی بەپێی ئەو دراساتانە کە هەمانە لە زۆر شوێن ئەگاتە لە سا 60 یعنی چل بۆ لە سا 60 بگە زۆرتریش یعنی ئەتوانین پاشما خۆراکیان بکەین بە سێ جۆری سەرەکیەوە ئەوانەی کە لە ماڵانەوەیان بازرگانیەکان وە لە ئەوەی کە لە پاکردنەوەی سەرجادە و شوێنە گشتیەکان دروستە بێ لە سا 73 ئەو پاشماوانە لە ماڵانەوەیە ئەم ئەوی کە لە ماڵانەوەی خۆک و خۆمان نەزانین بە زۆری بەشێکی زۆری پاشماوی خۆراکیە یعنی ئەم پاشما خۆراکیە ئێمە وەکو ئەو دراساتانی کردومانە تا لە سا 60 ماوادی ئۆرگانیە بەڕاستی ئەوەیشی کە لەباز بڵێن زووتر شیە بێتەوە لە زەویدایان کاریگەریکی ئەو توی نابێت بەڵێ بەراورد بەوانی ئۆرگانیە کەڵین ئۆرگانی عنی زۆر ئاسانە کار گەشتە زەوی ئەتوانێت شیبوونەوەی ڕۆدات و شیکردنەوەی بایۆلۆژی ڕۆدا بە پێی ئەو دراسەیش کە من کردومە حتا بۆ گشت پاشماوەکان لە کوردستان لە سا 80 پاشماوەی کوردستان دگریدەبڵە بە ئینگلیزی پێڵێن یعنی قابلی هەڵوەشانەوەی بەڕاستی ئێتر شەر نییە خۆراک بێ وەکوتم لە سا 60 خۆراکە لە سا 20 لەوەچە بۆ نمە کارتۆن بێ یعنی شتانی تر بێت جگە لە شوشە و پلاستیک و ئاسن ئەوانە کەوا قابلی شیبوونەوە نین بەڕاستی ئەو شێوازێکی ئێمە ئێساکەن تا ئەوەی شەیە بەرداوامە تەنها کۆکردنەوەی بەڕاستی برێت چەند شوێنێک و کۆکرێتەوە بەڵام خۆشبەختانە لە ناو شاری سلێمانی ئێمە پرۆژەیەکی RDF مانەیە کەوا بە شێوەیەکی زانستی بەشێک لەو خۆراکانە مادە ئۆرگانیەکان و ئەو پاشماوانەی کە لە ناو شاری سلێمانی کۆکرێتەوە گۆڕێ بۆ RDF وەکو وزەی جێگرەوە بەکاردێنێ بۆ کارگەکانی شیمەنتەوە ئەوە شتێکی باشە وەکو شاری سلێمانی بەڕاستی ئەتوانی شتانازی بۆ بکەین کەوا یەکەم پارێزگای لە سنووری کوردستانەوە دواتر زۆر بەوردی باز لە وزەی جێگرەوە ئەو RDF-کین کە ئاماژەت بێت تا بەڵام هەروەک لە قسەکان تا دیار بوو کە سەرچاوەکانی زبڵۆ خاشاک لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بە دیاریکراوی لە سێ سەرچاوە نەخۆشخانەکان کارگەکان و ئەوەی ماڵان و کە لەسەر جادەکان کە ئاماژەت بێدا ئەگەر لە کارگەکانەوە دەست پێ بکەین کە ڕەنگە بڕێکی زۆری زبڵۆ خاشاکانی کارگەکان بن چی لێ دەکرێت ئەوانە بەداخەوە ئەوەش ئەرکی ئێوەی یاخود خۆیان دەبێت بە شێوەیەک لە شێوەکان و بە زانستیانە لە ناوی بەرن وڵی خۆی پێ ڕسمیات لەبەرەوە کارگەکان کەتی تایبەتن پێویستە خۆیان شێوازی چارەسەرکردیانێ بەس بەداخەوە تا ئێستا کارگەکانی ئێمە لە کوردستان و بەتابێت لە سنووری پارێزگای سلێمانی بە حکمی ئەوەی کەوا من لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەرپرس بن لە بەدۆداچوون بۆ شێوازی چارەسەرکردنی خۆڵخاشەکانی بەداخەوە هیچ کارگەیەک لە کارگەکان تا ئێستا شێوازی چارەسەرکردنی خۆڵخاشاکیان نییە یا بە شێوەیەکی ناتەندروست و نازانستی لەو شوێنانەی کە خۆیان ئیشەکەن ئایسووتێن یادەن بە هاوڵاتیان ئەسووتێن و مقابل ئەوە هەندێک بڕێ پاریان هێنێ یاوەکو ئەوەیە تێکەڵاوی ئەو پاشماوانەکەن کە شارەوانەکانی ئێمە کۆیەکاتەوە بەڕاستی ئەوەش بارگرانییان بۆ ئێمە دروست کردووە بگرە مەشاکلی بۆ ئێمە دروستکەشون کە خۆتەزانانی ئەم کارگانە پاشماوەی جۆراوجۆریانێ پەلەوەی هەندێکیان پاشماوەی ترسناکیان هەبێ یاوەکو خەستەخانەکان ڕاستە ئێمە لەناو پارێزگای سلێمانی هەموو خەستەخانەیەک پێویستە دەستگای سووتانی پاشماوەکانیان خۆیان هەبێت بە تایبەتی پاشماوە پزیشکەکان بە هیچ شێوەیەک ڕێگەپێنە دراوە کەوا تێکەڵی پاشماوەی شارەوانی بکرێت چونکە ئەوانە ماوادی ترسناکن و ئەبێ سووتانیان بۆ بکرێ بەڕاستی بەگشتی ئیلتیزام بەوە ئەکرێ بەڵام ناتوانین بڵێن لە سەدا بە تایبەتی لە شار و شارۆچکەکان و ئەوانە لەوەچێ دەستگای پێویستیان وەکو دەستگای سووتانیان وەکو پێویست نەبێت بە پاشماوەکان لەبەرەوە هەندێک جار ئەبینین بەداخەوە ئەم پاشمە حتا پزیشکەکانی بە شێوەی نازانستی ئەبرێت داپۆشینی بۆ کرێتەوە ئەمە لە ڕووی زانستی و تەندروستی بەڕاستی زانستێکی چۆنە بە شێوەی زانستی بێت چۆن بێن بۆ کارگەکانم بۆ نەخۆشخانەکان وەڵی خۆی پرۆسەی خۆڵخاشاک ئەبێ سۆتینی بۆ بکرێتی بە پێی جۆری وەکوتم خۆڵخاشاک یاکو ترسناک یا ترسناک نییە ئەگەر ترسناک بۆ ئەبێ بەشێکی یان ڕقەیان بەڵێ پاشماوە ڕقەکان کێمە باسێکنی کارگەکان
ئەبێ سۆتنی بۆ بکرێت سۆتنی بۆ بکرێ بزانانی چنێک لەو بەو سۆتکردنی توانانی چنێکی جیاب بکەیتەوە بەڵام بەداخۆ لای وڵاتی ئێمە هەموو بە کوردی جاکردنەوەی بۆ جاکردنەوە بە پێی جۆرەکانی بەڕاستی بەڵام بەداخۆ تا ئێستا ئێمە ئەوەمان نییە یعنی پرۆسی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک پرۆسێسێکی بەردەوامە بەڕاستی بەداخەوە ئێمە ئەوەمانیت لە کوردستانی یعنی ئەتوانم بڵێم هەر بە شێوەیەکی زۆر سیستماتیکی ئیشەکانمان ناکەین بەنامەدانین کارگەیەک لێت هەندێک مواد کۆکات و پلاستیک کۆکات و شوشۆ کۆکاتە بەڵام ئەو شێوەیەکی زانستینی و بەنامەدا ڕێژراو نییە بەڕاستی دکتۆر پرۆسێکی هێندە قورسە هێندە تێچووی زۆرە کە ناکرێت بۆ شێوە زانستی کاماژی پێدەیت بووە بە ئاگداری بەڕێستانی یعنی ئەمە وەکو لە سنووری پارێزگای سلێمانی و کووتمەوەی ئەوەمان هەیە ئەو جاکردنەوەی بۆ کرێ و ئاردێک بۆ شارەوانەکانی دەرەوەی شارەوەینەکانی ئێمە دوو کارگەمان هەیە کارگەیەکیان لە سنووری ناحەی تەکێیە و یەکیشمان هەیە لە سنووری قەزای سەیسارە بەڕاستی دەستمان پێکردو بە مەرحەلێکی زۆر باششی بڕیەوەکەوا بۆ جاکردنەوەی خۆڵخاشاک بۆ پێکهاتەکانی پلاستیک و شوشە و ئۆرگانیکەکە بەڵام بەداخەوە بەهۆی خۆتەزانی شەڕی داعش و جار گر و گرفتی نەمانی بجۆ ئەوانە بەڕاستی کارگەکان تا ئێستا تاوا نەکراون ئەگەر بێت ئەو کارگانە تاوا بکرێ ئەوە ئەتوانی بە شێوەیەکی زۆر باش ئەو خۆڵخاشەکانێکێت جیاب بکرێتەوە هیچ نەبێت لە سا 20 تا لە ساسی بتوانانی جیاب بکەینەوە بەکاری بێنین بۆ ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوە ئەو لە سا هەفتاکەشی بەڕاستی ئۆرگانیە بەڕای من وەکو شارەزایە کە لەو بارە هەمە باشترین چارەسەر بۆ چارەسەرکردنی خۆڵخاشاک لە کوردستانی خۆمان گۆڕینێتی بۆ وزەی نوێ یعنی نوێزەی نوێەکە وەکوتم ئاردیەف باشترین چونکە ئێمە بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی ژمارەیەکی زۆر کارگەمان هەیە کە بۆ ئاردیێڤ ئێستا یەک کارگەی چیمەنتۆمان هەیە بەڵێ لەکەوە ئەتوانێ سوودی لەو ئاردیێفە وەرگرتەوە بەڵام حکوومەت ئێمە وەکو حکوومەت بەڕاستی پلانمان هەیە گە پلانەکانمان سەر بگرێ ئەگەر هەوڵ بین ئەو پاشمانم گۆڕین بە RDF بین تەشجیعی هاندان بکەین بۆ کارگەکان بۆ نمونە هاندان بکەین بۆ کارگەکان بڵین هەر کارگەیەک گەر بێت و ئەم RDF بەکاربێنێ لە سابیست تاکس تاکسی ساڵانی کەمەکرێتەوە خۆتەزانی کارگەکان تاکسیان هەیە و پارەی کارە با ئەمانە وەکو هاندانێک بۆ کارگەکان ئەتوانین ئەمە بگەم بە نامان هەیە بۆ ئەمانە بەڵام بەڕاستی بەهۆی ئەم زۆرۆفە مالی و ئەمانە تا ئێستا نەماتوانێت جێبەجێ بکەین ئەو کارگەی کە ئاماژەت پێدا کارگەی RDF-ەکە پێم وابێ لە منتیقی تانجەرۆیە شتێکوە لە هەموو هەرێمی کوردستانەیە کارگەی لەو شێوە هەیە چەند کارگەیەکمان هەیە بەڵێ هەر ئەوە وەکو RDF ئەومان هەیە ریسایکلینمان هەیە لە ناوچەی بادینان و ئاکرێ جاکردنەوەمان هەیە بابەتێکم بەرچاوکەوتیان تەنانە لە سەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا 3 کارگەهەیەکیان ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا بە بەراورد بە دوانەکەیت لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم زۆر لە پێشترە لەوان ئەم کارگەی بە تەنها توانێت ریسایکلین بکا بۆ تەواوی پاشماوەکان یاخۆ زبڵ و خاشای هەرێمی کوردستان ناتوانێت بۆ هەموو دەرەمی کوردستان تواناکەی بۆ شاری سلێمانیە بۆ شاری سلێمانی کەواتە گرنگە لە شارەکانی تریشا دابنرێت ئەکید یعنی بە دڵنیایی یعنی بۆ شاری هەولێر ئەوەنی من ئاگادارم بەرنامە هەیە لەوێش دروست بکرێت بەڵام هێشتا نەکەوتێت دووبارە جێبەجێکردنەوە ئێمە لە وەزارەتی شارەوانی قسەمان کردەوە پرۆپۆزال و شتیوە حاضر کراوە بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە بەس وەکوتم ئەمەی خۆمان ئەمەی کە لە سلێمانی هەیە تەنها بۆ تواناکەی 1200 بۆ سنووری پارێزگای سلێمانی بەڵام ئەتوانێت فراوانتر کرێ یعنی بەس بەداخەوە بەهۆی ئەو گرفتانە ئەوەی من ئاگادارم تا ئێستا بەهۆی ئەو گرفتانە بۆ کارگەکە دروست کراوە تا ئێستا نەیتوانیە وەکو پێویست بە ئەو توانای خۆشی کە بۆی دانرا ئیشەکانی بکە گرفتەکانی چین وەکو چی بەڕاستی گرفتی ئیداریە ئەم کاتی خۆی کە ئەم گرێبەستەیە کرا لەگەڵ فاروق گروپا کرا لەگەڵ کۆمپانیای لاڤار جاکەوە من یەکێک بووم لە ئەندامانی وەکو بەرنیێنێت بەڕێباتی گشتی شارەکانی سلێمانی بووم بەڕێزان جێگیری بریکار وەزارەتی شارەوانی و پارێزگاری سلێمانی هەموو بەشدار بووین لە دانانی بەرنامە و دروستکردنی ئەم RDF و حتا هەماهەنگی بۆ دروستکردنی کارگەکە گرێبەستی بۆ کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا بەهۆی هەندێک ڕۆتیناتی ئیداریەوە یعنی تەندەرەکەی بۆ جێبەجێ ناکرێ ئەو التیزاماتە داراییکەوە حکوومەت پێویستە بیکە بەرامبەر کارگەکە بۆی ناکە یعنی گرفتی بۆ دروست کراوە بەڕاستی بەداخەمە جێگەی زۆرم پێ ناخۆش من کە بۆ خوێندن ڕۆژمەهات و چاوەڕان مەکەیسا کارگەکە
لە مستاواکی زۆر باشە بەداخەوە هێشتا مەشاکلی بۆ دروستکراوە ئەو تەندەرێک کە هێتی وەکو پێویست نیان هێشتوە جێبەجێ بەڵام بەردەوام لە کار بەڵام لەبەرەوەی کارگەکە خۆیان توانانی بەسپاسەوە یانە خۆیان لەسەر خەرجی خۆیان بەڕاستی بەردەوامن ئەوەکەن ئەوش لەبەر ئەوەیە خۆیان ئەتوانی سوود وەرگن لەو ئاردیەفەی دروستکەن لەبەر خۆیان کارگەی چیمەنتوان هەیە ئەوە هاندەرێک بۆ بۆیان کەوا بتوانن بەردەوام بین ئەگەرام پێویست بووکە حکومەت هاوکاریان بکە ئەو التیزاماتی مادی کە بۆیانی دانا بۆ هاوکاریانەی کە حکومەت بۆیان دانا بە بۆ بیکرا چونکە بەڕاستی لە جیهانە لە هیچ شوێنێکە من تەجربەی هەم وڵاتانە بینیوە لە ئەمریکا ئەوروپا ئاسیا هەمووی بینیوە پرۆژەکانی ژینگەیی بە داعمی هاندان و پاڵپشتی حکومی ناکرێت ئەبێت کەسێک هەبێ پاڵپشتیان کا لە ڕووی مادیەوە لە ڕووی ئیداریەوە ئەو کات ئەتوانێت لەبەرە زۆر بەی ئەو پرۆژە ژینگەیانە قازانجەکانیان ناگاتە ئەوەی بەشی خەرجەکانیان بکە لەبەر ئەوە بێ بە شێوەیەک لە شێوەکان حکوومەت هاوکاریان بکە پاڵپشتیان بکە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان کەواتە ئەتوانین بڵین کە ئەمەیەکێکە لەو هۆکارانەی کە وای کردووە کە کەرتی تایبەتیش بە شێوەیەکی گشتی نەتوانێت گرنگێکی زیاتر بە ڕیسایکلین بات و کارگە ڕیسایکلیندا بمەزرێنێ یان دروستیکە زۆر جارۆ قسەیەکرێک کاڵێن کارگەکانی ڕیسایکلین داهاتیان نییە لەبەرەوەی کە داهاتێکی وای نییە خەرجەکانیان زیاتریان تێچۆکانیان زیاترە ئەمە هۆکارێکە بۆی کە هیچ وەبەرهێنێک یاخود هیچ سەرمایه‌دارێک گرنگی بەم بابەتەنەیان دروستە؟ بێگومان باسم کرد ئێمە ماسەر پلانێکمانەیە بەپێ ئەو ماسرە پلانە ئێستا ئێمە بووە لە قۆناغی سێمی ماسەر پلانەکە بووین کە قۆناغی بڵین درێژخایەنی ماسەر پلانەکە بوو یعنی ئەوای ئێستا ئێمە عملی ڕیسایکلەکانی تەکیە و سەیسایە دەق و سلێمانیشمان تەواو بووە بۆی پاشماوەکان جاب کرایەتەوە ئێستا بیرمان لەوە کرا کارگەی پێشکەوتو دروستکەین کە مەوادەکان جاکەینەوە چی لێ بکەین چونکە بەڕاستی تۆ ئەگەر کارگەی ڕیسایکلیژی دابنی پلاستیکیشی جا کردەوە کارتۆنی جا کردەوە شوشت جا کردەوە ئەی دوای ئەوە چی لێەکەی یعنی مەفروض بۆ ئێستا ئێمە بیرمان لەوە کراوەتە هانی بۆ بەرهێنەکانمان باید بەهات ناکارگەیان دروستکرا بۆی ئەو مەوادانی کە جاکرێتەوە بگۆڕانە بۆ مەوادی سوودبەخشتر بەس بەداخەوە کوتم ئەوەتە هێشتا کارگەکەی ڕیسایکلینەکەی نەتەکێتەوە بۆ نەوەی سەیساقیشتەوە بەهۆی بەڕاستی بینەکردنی شایستەدارەکانی کۆمپانیەکانەوەی ئێمە شواکە بەڕاستی کۆمپانیەکانی کەتی تایبەتیش نەوێرن بێنە پێشەوە خۆتەزانی وەبەرهێنەر کە بۆ بەرهێنانەکە حسابی بزنسەکە و قازانجەکە بۆ خۆی پلانی تایبەتی خۆی لە ماوەی چەند ساڵە پارەکەی وەبەرهێنانی بکات و چەند قازانجەکە ئەگەر دڵنیان نەبێتەوە قازانجەکە ناتوانێت بەردەوام بێت. دکتۆر لە گرافیکەکاندا هاتبوو کە دەڵێ بەشێکی زۆری زبڵ و خاشاکان دادەپۆشرێ بە تایبەت لە ناوچەی دهۆک و ئاکرێ و ئەو ناوە داپۆشینەکانیان ئایا بە شێوەیەکی زانستی ئەو نیزانیاریت هەبێت نەکەری ئەوێ هەر بە شێوەیەکی گشتی زبڵ و خاشاکی هەرێمی کوردستان ئەو جۆری کە دادەپۆشی یاخود ئەو بەشی داپۆشێ بە شێوەیەکی زانستی ئەندازیاریانەیە یاخودنا بەداخەوە نەخێر ئەتوانم بە شێوەی گشتی بڵێم نەخێر چونکە ئێمە هەر ئەوەیە چاڵێکی بۆکەین و دایە پۆشین وای ئەزانم لە ئاکرێ و لە دهۆک لانفڵێکمان هەیە بەڵام بەڕاستی ئێستا معلوماتی آخر معلومات نییە بزانم چکەیشت قۆناغێ بەڵام نەخێر ئەوەی کە ئێمە ئەیکەین چاڵێکە و زبڵەکەی تێکردی و دایە پۆشین بەڕاستی ئەمە کارەساتی ژینگەیە زۆر خراپە و بە فیرۆدانی چونکە وەی بڵین پاشماوەکان لە وڵاتان بە سەرچاوی داهادانرێت بۆ وڵاتەکە بە سەرچاوی وزەدانرێت بەس بەداخل ئێمە بۆتە بەڵا بۆ وڵاتەکەمان چونکە بەڕاستی ئێستا ئێمە وەکو شارەوانەکانی سلێمانی یەکێ لە گرفتەکانمانەوەی جێگانیە یان حتا جێگاش نییە چاڵەکەش هەڵکەنین و بۆی زەوڵەکەی تێکەین و داپۆشین یعنی بەڕاستی وەکو وتم لاندفیلمان هەیە دیزاینمان بۆ کردووە مەرحەلەیەکی قۆناغێکی زۆر باشی بڕیوە لە ناوەڕاستی پرۆژەکە وەستاوە یعنی پارەی ئەوەی تەکێت 4 میلیارد دینار 5 میلیارد دیناری تا ئێستا تا خەرج کراوە لە ساڵ 50 پرۆژەکە ڕۆشتووە ئێستا پرۆژەکە وەساوە ئێتوە گەر پرۆژەکە تاوانەکەی ئەو ساڵ 50 ئەفەوتێ بەڕاستی لە سەی سایق هە بە هەمان شێوە پارێکی زۆرمان خەرج کردووە لە ناوەڕاستی پرۆژەکە وەساوی کەواتە پێویستە حکومەت لەم کاتا بەڕاستی بیل لەوە بکاتەوە ئەو پرۆژانە بە زووتری کات تەواو بکات چونکە ئەم شێوازێکی ئێمە ئەیکەین نەزانستیە و نەتەندروستیە بەڕاستی کارەساتێکە و کارگەکانی بە شێوازێکی زۆر خراپ من چوومەتە کارگە حتا بۆ چارەسەرکردنی ئاوەڕۆکانیان ئەو سڵەجەی کە دروستە بێ ئەو پاشماوانی کە دروستە لە چارەسەری ئاوەڕان پرسیارم لێ کردو باشە دوایی تۆ چی لێکەی ئەم پاشماوە ڕقەی کە دروستە بێت توێتی وڵی بەمەی کە من ناو ئاویتان جەرەوە
يعني تصور پارەی یاوە یەکەیەکی چارەسەرکردنی ئاوەڕۆکەی داناوە لە ئەنجامی چارەسەرکردنی ئاوەڕۆ مادەی ڕق و قوڕی دروستە بێت کە پێویستە چارەسەرکردنی تایبەتی بۆ بکرێ پێم وتۆ چی لەکەی ئەڵێ وەڵی بەمەی کەمە ناوتان زۆر جاوتم کاکە چیمان کردو یانی تۆ ئەم هەموو پارەش خەرج کردووە هاتوویت بەڕاستی لەولا ئاویتان جۆرەمان بۆ وێرانەکەی بەڕاستی دەستگاکانی خۆشمان وەکو حکومەت من خۆشم کە یەکێکم لە حکوومەتە لەوەی ئەمەش وەکو پێویست نەمانتوانبی ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە جێبەجێکن بە تایبەتی فەرمانگەی ژینگەی سلێمانی چونکە من لە ڕووی زانستیەکەوەی بڕوام بە چارەسەرکردنی خۆڵخواشەکە بڕوام بەوە نیە تەنها بە غەرامەکردن نوێنەرێکی فەرمانگەی ژینگەی سلێمانی یا دایرەکەی من بڕاتە بەس غەرامەی بۆ کارگانە تەنها خەرامەکردنە تا ئێستا ئەوە پەیڕەو کراوە بەڵام وەکوتم لە 2 ساڵی ڕابردووە مۆڵەت لێوەرگرتنەوەی شتێکی وەڵە هیچ نەکرا ئەو شتانە نەکراوە بەس لە 2 ساڵی ڕابردووە ئێمە هەوڵماندا ئەو شێوازە بگۆڕین وەکوتم لیژنەیەکی باڵا لە ئاسی پارێزگایی سلێمانی دروست کرا نوێنەری هەموو دایرەکانی تیا بوو منیش وڵی سەرۆکی لیژنەکە بووم لە مای 2 ساڵە بەڕاستی ئێمە وتمان باو لەو شێوازە تەقلیدی جاران واز بێنی ڕۆشتی کارگە بەرکارگە سەردانمانەکردن مەشاکیلەکانمان باسەکرد لەگەڵیانە مەشاکیلەکانیان چییە خۆڵ و خاشاکانیان چییە پاشماوەکانیان چییە و شێوازە زانستیەکانیشمان پێوتن یعنی حەلەکانیشیان چییە 2 ساڵی ڕێک ئێمە خەریکەوە بووین تا لەخیرا توانیمان چەند ڕاستپادێک بڵێ دروست بنووسینەوە بە گروپەکەمان دامان بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆشبەختانە دەنگی لەسەر دراو کرا بە بڕیار و ئێستا ئەوەنی من ئاگادارم ئەو ڕاستپادانێکی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی کردمان ئێستا کراو بە پرۆژه یاسا بەرزکرات و بە ئەنجومەنی وەسیلان بکرێت بە یاسایەک لە هەموو کوردستان جێبەجێکرێت یعنی ئێمە وەکو سلێمانی ئەتوانین بڵین شانازیش بکەین بەوەکوال لە مای ئەم 2 ساڵە خۆمان مانوو کرد توانیمان وەکو بڵێ ئەساسێکی یاسایی دابنین بۆ کارگەکانیش کەوا چۆن بتوان مامەڵە لەگەڵ پاشماوەکانیان لە ڕێگەی ڕاستپادانەوە دکتۆر زۆر جار گلەیەک لە هاوڵاتیان دەکرێت دەڵێت پاشماوەکانیان یاخود پاشۆڕەکانیان تێکەڵ دەکرێت تر لە خۆراکی و لە پاشماوی ئەلکترۆنی شوشە و بتڵ هەمووی تێکەڵ ئەکرێ بەڵام ئەوە تا جەنابتان بازەوەکەن کاڵێ ئەگەر بێت و جیاش بکرێتەوانێت کە ئێمە نەتوانی کارگێکی ڕیسایکلینمان هەبێ کاری لەسەرپێش سوودێکی نییە کەواتە نابێ گلەیەکی واش لە هاوڵاتیان بکرێکە ئەم شتانە تێکەڵ ئەکرێنەوە کاتە فڕێدرێن لە وڵاتە پێشکەوتوەکان بەڕاستی پرۆسی خۆڵخواشاک بە دەرەجەی یەکەم پشتە بەسێ بە وەکو بڵێ هۆشیاری هاوڵاتی بەڕاستیەکە ئێمە ئەگەر سیستمێکمان نەبێت بە سیستم نەڕواتی یان پرۆسەکە بەردەوامی نەبێ و کاتە هاوڵاتیان چ ڕۆڵێکیانە بێت هاوڵاتی ڕۆڵی ئەو بێ بەسەر هیچ نەبێت لە ماڵەوە ئێمە بتوانین پاشماوەکان جاکەین ئەو کاتە چارەسەرکردنەکەی ئاسانە بێت ئەگەر جیا بکرێتەوە لە لای هاوڵاتیان هەر بەجیا بارەکرێ یاخود ئەوەی ئەمە وەکو شارەوانی پێویستەکەوا بەنامی تایبەتمان هەبێت لە وڵاتان وایە بەڵێ ڕۆژێک دانراوە بۆ نمونە بۆ پاشماوەی خۆراکی ڕۆژێکی دانرا بۆ پاشماوەی ئەوانی کە مەجای ئەوەی تیا هەیە ڕیسایکلین بکرێت لە وڵاتان وایە کەواتی ئێمە دەتوانێت بکەین بەس بەڵام وەکو خۆت وتت بەڕاستی گەر ئێمە کارگەکانمان نەبێ ماوە دەجاگەرەوەکەی تا چارەسەر نەکەین یا ڕیسایکل نەکەین کەواتە یانە بێ دووبارە بچینەوە لە تانجەرۆ تێکەڵی کەینەوە بکەینەوە بەژێر گەڵەکەەوە یعنی هیچمان نەکرد دکتۆر کاتمان هیچ مەمەوە ئەگەر بکرێت دواسەرنجی خۆت لەسەر بابەتەکە بە کورتی پێم بڵێ من سپاس دەکەم من سپاسی بەڕێزانەکەم بۆم دەرفەتە ئەو پەیامی کەمێ لە ئەخیر کۆتایی ئەما بگەین بەڕاستی ئەمە پێویستە دەستگایەکی ئەو بڵێ چارەسەرکردنی خۆڵخاشاکمان هەبێت لە کوردستان نابێ بەشی ژینگەمان هەبێت لە شارانەکانی سلێمانی چونکە لە هەموو وڵاتان مؤسسەی چارەسەرکردنی خۆڵخاشاکەیە پێویستە ئەم مؤسسەیە بەردەوام بێ پەیوەندی بە هیچ شتێکەوە نەبێ پەیوەندی بە گۆڕینی بورهان و فلان و فلان و فلانە بەڕێوەبەر و وەزیرەوە نەبێ مؤسسەیەکی تایبەتی هەبێت تایبەت بە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک ئەم مؤسسەیە کەسانی پسپۆر و شارەزایی لە هەموو بارەکانی تیابێ بەردەوامی پلان و بەنامی خۆیان هەبێ بە چارەسەری خۆڵ خاشاک ئەگینا بەم شێوازەکە ئێمە ئێستا لە کوردستانە بەردەوامین بە 100 ساڵی کەس ناتوانین چارەسەری خۆڵ خاشاک بکەین کەوا من خۆی خوشمێکێکم لەو کەسانی کە بەپرسین لەو ناتەواوی مادوو نەبن دکتۆر دەستان خۆش بێ زۆر سپاس دکتۆر بورهان عەبدوڵڵا کە بەڕێزیان دکتۆران هەیە لە ئەندازیاری ژینگە و لێپرسرایی